دەچمە ماڵی یەکێک لا کرێنشینەکانی هەولێر. دۆخی کرێنشینان لەم شارە ڕۆژ لە دوای ڕۆژ دژوارتر دەبێت. هاوژین هادی ژنە چالاکوان ماوەی زیاتر لە 10 ساڵە کرێنشینە وە خۆی دەڵێت لەبەر خەڵکی عەرەب خانوو نادرێت بە کورد. گرفتێکی زۆر گەورەیە. ئەمن وەکو خۆم ئەگەر بین باسی خۆم بکەین وەکو ئەوەی کە چالاکوانی مەدەنیمە کە خەریج قانونم هەتا ئێستا خاوەنی یەکەچی نیشتە جێبوونی تایبەتی خۆم نیمە لە بۆ ئەو گرفتەی کە مەسەلەن خەڵکی کرێنشین چۆن خانی دەست دەکەویتن لە چەندین عقارات بیستیتم کە خانی کرێ نادەنە کوردەکان خانی دەدەنە عەرەبەکان هۆکارەکەشی چیە ئەوان کرێیەکەی دەدەن. لا کۆمەڵەی داکۆچیکردن لە مافی کرێنشینانم سەرقاڵی تۆمارکردنی فۆرمی تایبەت بە کرێنشینانن. وتەبێژی ئەو کۆمەڵەیە دەڵێت بڕیارەکەی حکوومەت بۆ دروستکردنی 20,000 یەکەی نیشتە جێبوون گرینگە بەمەرجێک بودجەی پێویستی بۆ تەرخان بکرێتن و وەک پرۆژەکانی تری لێنەیەت. ئەوەی ئێستا ڕایگەیاندووە خۆی لە 20,000 یەکەی نیشتە جێبوون دەگری بە قەبارەی شوقا و ئەو 20,000 بۆ سەرتاسەری هەرێمی کوردستانە دابەش بووە و ئەوەی هەولێر 4,000 بەبەردەکەوی دیارە دەستێەوە بەرهێنان ئەو فۆرمەی لە ڕێگای وێنە بڵاو کردەوە شێوازی خاڵبەندەکانی تێدا ئێمە وەکو کۆمەڵی کرێنشینان تۆزەکداتام بڵێن تانەمان هەبوو لە شێوازی فۆرمەکەی دەکرا مەسەلەن فۆرمەکە بە خاڵبەندی ورتر بایە بۆی خەڵکیکە کە لە دەرەوەی وڵاتە سوودمەند نەبی لەو یەکەی نیشتە جێبوونان. تا ئێستا هەزاران یەکەی نیشتە جێبوون دروست کراون بەڵام وەک پێویست کرێنشینان سوودمەند نەبوونە. ئامارەکانی کرێنشینانیش ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرزبوونەوەدایە بە شێوەیەک تەنها لە شاری هەولێر زیاتر لە 100,000 کرێنشین هەیە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.